سڵاو قوتابیان، ئەمڕۆ دەرسێکی ترمان هەیە پۆلی هەشت بە ناوی کانە و ئەخەواتوە، واتە کانە و خوشکەکانی. باش بابێن سەیری کەین بزانین ئەم کانەیەکێیە خوشکەکانی کێیە. تەبان ئەمە مەتنێکە ئەتانداتێ لە کتابەکەت هەیە سەیری ئەەکەی. من پێم باشە کە شەرحەکە تەواو بوو دوای خۆت لەگەڵ قەڵەمێک دانشی لەسەری ئەو کانە و ئەو ئەخەواتەی خوشکەکانی هێواش هێواش بۆ خۆت دەری ئەەکەیت و خۆت لەسەری تێستەکەی. باش بەچین بۆ ئستنتاجی یەکەم الاستنتاج الأول، چکە گەر دیقەتی کتابەکە دەی دووسێ ئستنتاجمانەیە هێواش هێواش بۆت باسەکەم. سەیری پێناسەی کانە و ئەخەوات کە ئەڵێ چی؟ ئەڵێ کانە و ئەخەواتها ئەفعال ناقصة، واتا تۆ ئەبێ فێربی کانە و ئەخەوات فعلن. باش چ جۆرە فعلێکن؟ ئەڵێ ئەفعال ناقصة واتا ناتەواون. باش اینجا دوای ئەمە بۆ پێی ئەڵێن ناتەواوە؟ ئەڵێ لأن معانيها لا تتم إلا بخبر يخبر عن اسمها، واتا معنای کامل نابێ تەواو نابێ هەتا خەبەرێک نەبێ بۆ ئسمەکەی تەواویکە. ئێستا لەگەڵ شەرحەکە هێواش هێواش تێ ئەگەی مەوزوعەکە چییە؟ ئەم کانە و ئەخەواتوە لەگەڵ کێ ئیشەکەن؟ واتە ئەچن بۆ ماڵی کێ؟ تەعاملیان لەگەڵ کێ؟ ئەڵێ هذه الأفعال تدخل على المبتدأ والخبر. تۆ خوێندوتە مبتدە و خەبەر واتە دووشتن هەردووکیان ئسمن. بۆ نمونە ئەڵێن الطالب لێرە بینووسین الطالب ناجح. نازم قەڵەمەکە تۆزێ ناڕێکە. باش سەیریکە تۆ خوێندوتە ئسمی یەکەمت هەیە ئسمی دووەمت هەیە. کاتێک تۆ ئەو هەدوو ئسمت دێتە سەر لەگەڵ کانە و ئەخەوات تەعاملەکە، ئەمە ئیتر پێی ناڵێیتەوە مبتەدە یا بەمە بڵێیتەوە خەبەڕ و بەجێی بێڵی. ئەی چی پێ بڵێن؟ دێ کاتێک تۆ کانە و ئەخەوات ئەچێتە سەری، بۆ نمونە بڵێن باجارێ هەر لە کانەوە دەست پێکەن، ئێستا خوشکەکانیشتان پێ ئەناسێنم. ئەگەر کانە دانا الطالب ناجح واتە حەڕەکەی ڕەفعەکەت نەگۆڕی، یعنی ئەکاتۆ خەلەلێک هەیە لە دروستکردنی شێوازەکەی. بۆ ئەڵێ تەبقى الأول مرفوعا، واتا حەڕەکەی یەکەم ئەوەل کە مبتەداکەتە نایگۆڕی وەکو خۆی هێڵی. باشە ڕەفعەکانت چییە تۆ کە فێری بووی هەتا ئێستا؟ واتە عەلامەکانی ڕەفع تۆ سێ عەلامەت هەیە، یان ضەمە ئەبینی، یان تەنوین ضەم، یان ئەلف و نون، یان واو و نون لەسەر وشەکەت. ئەمانەت بینی هەر وەکو خۆی دای ئەنەیت و کانە یان ئەخەواتی ساڕە و ئەسبەح و ئەوانەمان هەیە لە پێشی دای ئەنێ. ئەی چی لە ئەمە ئەکەم لە ئسمی دووام؟ لە ئسمی دووام ئەڵێ چی بکە؟ بیکە نەسب واتا بیگۆڕە. باش نەسبەکان چین؟ حەرەکاتی نەسب ئەکی تۆ زانی لەگەڵ ما بیڵێ فەتحەمان هەیە، لەگەڵ تەنوین فەتحە، لەگەڵ یا و نون و یا و نونیشمان هەیە بۆ حالەتی جەڕ. ئەمە هەردووکیان وەکوویەکە، بەڵام بۆ نەسبەکە تۆ تەنها یا و نونیەکت پێویستە. نەزانم بۆچی نوقتەکان دەرناهێنێ. باش کەواتە ئەگەر وتت کانە طالب و ناجحون، ئەمە ئەکا هەڵەیە لەسەر ئەو قاعیدەی کە هەمانە. ئەی ئەبێ بڵێم چی؟ ئەبێ بڵێ کانە طالب و ناجحن. ئەها بینیتانە کردمانە تەنوین، تەنوین ضەمە بۆ تەنوین فەتح، کەواتە ئەمە ئەبێتە جەواب الصح. باش یعنی چی ئەڵێ تسمى اسمها؟ تۆ ئەبێ بزانی کانە مسەیترە، ئیتر ئەمە لە مبتەدە دەرەچێ ئەبێتە چی؟ پێی ئەڵێن اسم کانە. ئەی ئەخەبەر، خەبەر هەر خەبەرە، بەڵام پێی ئەڵێن خەبەر کانە. ئەوە بە شێوازێکی زۆر ساد. باش با بچین بۆ قاعیدەیەکی تریان. با بێم زانین خوشکەکانی کێن. سەیریک صارە، ئەسبەحە، ئەمسە، ئەضحە، ظەلە، مازالە، مادامە لەگەڵ لەیسە. تۆ ئەبێ بزانی ئەمانە کاتێک ئەچنە سەر جوملە چی ئیشێکیانەیە. هەر یەکەیان گروپێکە. ها مەسەلەن بۆ نمونە لە ماڵەوە هەر یەک لە ئێمە
براو خوشکێکن دوانن سیانن سەرکەیەکێ مامۆستایەکێ محامی ئەمانش ئاوان ئاوایی خۆت ڕاهێنی کاتێک لە امتحان بۆت هات وتی ئەمانە وەزیفەیان چییە ماذا تفید واتە ئیشیان چییە ئیستفادەیان چییە ئەڵێ تفید الصيرورة والتحول الزماني واتە لەسەر ڕستە دامانە زەمەنم بۆ ئەگۆڕێ ظل ما زال ما دام إيشان شيء تفيد الاستمرار مثلا ألين ظل الطالب مثلا درسها أو درسه الطالبة أمانة أقوريبو استمراريته ظل الطالب ناجحا وتهرب بردوامي ناجحة أدي ليس تفيد النفي مثلا اشتكت ليست خستسري تواو كوتاي بيدي بأنه أو ليس نفي كارا كمان بو أكات لروي چونیان بۆ سەر فعلەکان یان کاتێک تەحویلیان ئەکەین بۆ سەر فعلەکان کێن ئەوانەی ئەتوانن ببنە ماضی مضارع ئەمر واتە خۆیان ماضین ئەتوانم بە فعلەکە بیکەمە مضارع یان بیکەینە ئەمر بەڵێ بەڵام کێن كان أمسى أصبح ظل صار أضحى ظل صار كي أتواني ببيتم خوي ماضية أشتواني ببيتم مضارع واتا بأنيتو دروستي كم ما زال كين تنها لا ماضية أمانيته هيج إشيكم بوناكا ليسو ما دامي كواتا تو أبي وكو جروبات أوشيان بزاني باش أم كانوا أخواتها كهمانة آية خبركانيان ثابتة يان خبركانيان أقوري دي قدن الله خبر كانوا أخواته كان خبر من هي چوار باش خبرك هي مفردة واتا تاكا سيريك مشرقة تنويني لسره مثلا بو نمونا اگر وشكم يا انوني شي لسر به من هر بي ألم مفرد واتا تاكو لدوايوا يعني شتيكم نيا عزيتيكا يعني شوازي جملة كم بو بقوره جملة فعلية چيا واتا لدواي صارا يعني كانوا أخوات كاسم كمان دركرت دواي أبي بو خبر بقرين وايا توفير بي لدواي اسم خبر ده ليرة سيري خبرك أكي ما دام خبرك فعل مضارع إلى قاله يكسر تو أو بي علي خبر جملة فعلية جملة اسمية كيا واتا لدواي كان اسمك لا أدي أما تواوبين دواي أو دي سيري وشكا كي هاكا بو تسور كراوا أما بيكاتو ديسان لمبتدأ وخبر إما ناچين تفاصيله بسادة ترين شوا بيت ألم لدواي اسمي كان وأخوات اسمك هات ضميري بيو بو چه بي چها بي يعني هم يعني هون أو يكسر توبي علي خبر جملة اسمية چكا بوديته ولا امتحان ما مصابوته هنا بيت علي استخرج خبر من الجمل الآتية تو أبي بزاني خبرك كي اسمية كي فعلية شبه جملة شيا سيدك لدواي اسمي أصبح في هاتوا في جيبي واتا حرفي جر هاتوا كواتا أمانة شين أمانة بيان ألين شبه جملة كواتا استتو أبي بزاني كانوا أخوات بيكاتوا لا خبركاني لمفرد جملة فعلية جملة اسمية شبه جملة بو لبر أوي أمانة ابن تواوكار بو معناي موضوع كمان دوباره نمونه كتير سعادة أدمية مثلا ألين القمر منير وتمان أجل امتحان بوت هات وتي أما كانوا أخوات بخسري تو ديتشي أكي ضمية نظمنا نسري كاتي كان داني يكم جار دائما كان ينخشك كاني داني إن جاور دسكاري اسم كانت كمبتدأ وخبر كي أقوري مبتدأ وكو خوي أمينة خبركت للرفع وأبيتا نصب واتا أمل جي خويتي أم حركة نامينة أي كمتشي أي كينة تنوين نصب سيريكا استأما كواتا هلاي أجر من دامنا أبي بليم منيرا استأما جواب الصحة أجر وتي كي اسمه ألين أما اسمه كي خبر ألين أما خبر بو كي بو كانوا أخوات أوش تمرين كان هواش محاولة أكي لمال سيري كي ببي رستكا
ئەفعالی ناقیسەی بۆ دائەنێیت و خۆت تێست ئەەکەی یان بۆ نمونە لێرە ئەڵێ ادخل كان وأخواتها أو إحدى أخواتها على الجمل طبعا أڵێ چی مع التغيير اللازم واتا تۆ دەی سەیرێکە الطقس حار هەردووکی ڕەفعە کەواتە چی ئەەکەی مەسەلەن بۆ نمونە کانە دائەنەی یان سارە ئەبێ ئەمە بگۆڕی بە هیوای سوود هیوادارم بە شێوازێکی زۆر سادە سوودم پێ گەیانە بن